بەیاننامەی خۆپیشاندەرانە دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا ڕاستەخۆ دووەگازینەوە بەتە بە ناوی ناوەندی کاری نیشتیمانی بەخێرهاتنی هەموو لایەک دەکەین بە تایبەت ئەو گروپ و دەستە و ڕێکخرا و کەسایەتی و پەرلەمانتار و ئەوانەی کە ئەمڕۆ هێزێکی نیشتیمانی خاوەن هەڵوێز بوون بەم ڕێپێوانە سەلماندیان کوردستان خاوەنی هەیە و دەتوانێت سەروەریەکەی بپارێزێت. ئەمڕۆ ئێوە ئیسپاتان کرد هێزی گەل دەتوانێت تەنها دەستکەوتەکان بپارێزێت. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک ناتوانن بەو شێوەیە کە ئێوە دەتوانن هەرێمی کوردستان بپارێزن لە داگیرکاری. ئامادەوانی بەڕێز هەڵوێستان بەرز دەنرخێنین بە هاتنە دەنگتان بۆ ئەم ڕێپێوانە و ماندووبوونتان و کاتی خۆتان گرت. بەڕێزان بەرنامەی ئێمە لێرەوە دەست پێ دەکات بە وتاری ناوەندی کاری نیشتیمانی کوردستان لەلایەن هاوڕێ لوقمان با بفەرمێت. باشە گیان سڵاوتان لێبێت بەڕێزان سەرەتا لە گۆڕانکاری لە ڕێڕەوی خۆپیشاندانەکەماندا ئێمە ئەم شوێنەمان بۆیە هەڵبژارد لەبەرەوەی ئێرە هێمای بەرخودانە ئێرە هێمای بەگژاچوونەوەی بەعسی داگیرکەرە ئەو دیوارانە و ئەو فیشەکانە لە ڕۆژگارێکا بووە کۆتایی بە گەورەترین ستەم لەسەر گەلەکەمان هێناوە ئێستاش هەمان ستەم لەسەر گەلی ئێمە بەڕێواچێ ئەگەر بێت و بەم شێوەیە درێژە بچێشێ ڕۆڵەکانی گەلەکەمان بەو فیشەکانە وەڵامی ئەو داگیرکەرانە ئادەنەوە بۆیە ئێرەمان هەڵبژارد بەخێر بێن سەر چاومان هێرش و داگیرکاریەکانتان ڕاگرن ئامادەبوانی خۆشەویست ئازادی خوازان نیشتیمان پەروەران و دژە داگیرکەران وەک هەموو لایەک ئاگادارن هێرشی سەربازی دەوڵەتی فاشستی تورکیا لە چەند لاوە بۆ سەرباشووری کوردستان دەستی پێکردووە. ئەم هێرش و پەلاماردانەی دەوڵەتی تورکیا شایستەی هیچ پاسا و بیانوویەک نییە. ئێمە بە توندی ئیدانەی دەکەین و دژی دەوەستینەوە. تورکیا دەیەوێت لە ڕێگەی ئەم هێرشە داگیرکاریانەوە پارسەنجی هێز لە ناوچەکە بە قازانجی خۆی و هاو پەیمانە لۆکاڵیەکانی بگۆڕێت هاوکات پێگە و هەژمونی خۆی بەسەر خەڵکی ستەم لێکراوی باشوور و ناوچەکەدا بسەپێنێت. هەڵبەت لە ئەکامی ئەم هێرشانەدا گیانی دەیان هاوڵاتی بوونەتە قوربانی و دەیان کەسی تریش بریندار بوون و زەرەر و زیانی زۆر بەر خەڵکی ناوچەکە کەوتون. چەندین گوندیش چۆڵ کراون و خەڵکەکەی ئاوارە بوون و تیرۆریستان لە شوێنیان نیشتەجێ ئەکەن. لە بەرامبەردا بەرەنگارانی سەردەم لە کچان و کوڕانی خۆبەخاوەنزانی نیشتیمان گیانی خۆیان فیدا ئەکەن و قارەمانانە بەرەو ڕووی هێزی داگیرکەر دەبنەوە. ئەوەی جێگەی نیگەرانی زۆرە حکوومەتی هەرێم لە بەرامبەر ئەم هێرش و پەلامارەدا بێدەنگی هەڵبژاردووە و ئەمەش دەبێتە هاندەری سوپای تورکیا تا زیاتر خاک و نیشتیمان داگیر بکات و خەڵکی ئەو ناوچانە دەربەدەر و ئاوارە بکات. ئەم هێرشانە و سیاسەتی نەتەوە پەرستی شۆڤێنیستی و قازانجپەرستی دەوڵەتی تورکیا بۆ تەمایەی نائارامی و جەنگ نەک هەر لە تورکیا و سووریا و باشووری کوردستان بەڵکو لە چەندین جێگای تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهاندا. لە بەرامبەر ئەم هێرشانەدا جیهانی سەرمایە و پاوانخوازی لیبرالیزمی نوێش بێئاکتە و دەیانەوێ کوشتارگەکانی ئەردۆغان بە دیبلۆماسیەتی شەرمنانە چارەسەر بکەن. چاوساغی و هاوکاری ناوخۆ و بێدەنگی حزبە دەسەڵاتدارەکان جێی ئیدانەیە و خەڵک و مێژوش لێیان خۆش نابن و هەڵوێستی ڕادیکاڵانەی ئەو حزب و لایەنە سیاسیانەش نادیدە ناگیرن کە لەبەرەی خەڵکدان دژی داگیرکاری. بەرخۆدان و بەرەنگاری
وەڵامی خەڵکە لە بەرامبەر ئەم داگیرکاریە شەقامەکان وەک بەرەکانی شەڕ دەبێت ببنە جێگای بەرەنگاری و کۆبوونەوەی هەڵوێستەکان لە یەک بەرەدا دش بە فاشیزم و بۆ ڕیسواکردنی داگیرکاری و خۆسەپاندن و میلیتاریزم. کاتی ئەوەیە هێڵی خەبات بۆ بە خاوەنزانین و خۆبەختکاری بە خۆڕێکخستن و دیسپلینی خەباتکارانەوە بەهێز بکەین و ستەم لێکراوانی ئەم وڵاتە دوژمنانی خۆیان بناسن و هاوکات خۆکەنارخستن و پاساوە بێماناکان ڕسوا بکرێن. ئەم شەڕە و شەڕەکانی داهاتوو ئەگەر بە کێشەی پەکەکە و تورکیا بزانرێت بێگومان باشوور دەبێتە مۆڵگەی نەک تورکیا بەڵکو و ئێرانیش وە گۆڕەپانێکی کراوە دەبێت بۆ داگیرکاری و لەشکرکێشی. ئەگەر چی فاشیستەکان و داگیرکاران هەمیشە بیانووی بێمانە دەهێننەوە بۆ کوشتاری خەڵکی سڤیل و نەیارەکانی خۆیان و هەمیشە هێزی سیاسی بێپایە و قازانجپەرستی نەفزنیزمی ناوخۆییش هەن و هەبوون بۆ هاوکاریان. بەڵام ئەم جارە زیاتر لە هەر کاتێکی تر ئەو سیاسەتانە ڕسوا و بێمانان بۆیە لەشکرکێشی تورکیا و ملهوڕیەکانی بە تەواوی بەر نەفرەت کەوتووە و لایەنگرانی وەک خیانەتکار دەردەکەون و بە شەرمیشەوە ناتوانن بەرگری لێ بکەن. هەر بۆیە خەڵکی کوردستان و ناوچەکە هێڵی بەرەنگاریان هەڵبژاردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی و تا بێت ئەم بەرەیە لە ڕووی میدیایی و سیاسی و ڕێکخستنەوە فراوانتر و بەهێزتر دەبێت و پلان و لەشکرکێشیە سەربازیەکان پوچەڵ دەکاتەوە. ئێمە لە ناوەندی کاری نیشتیمانی بەردەوام دەبین لەسەر خەبات بۆ داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان و سەرسەختانە لە بەرامبەر ستەمدا دەوەستینەوە. ڕسوا بێت داگیرکاری و فاشیزمی تورکیا. ناوەندی کاری نیشتیمانی 5 حوزەیرانی 2021. سپاس بۆ مامۆستا لوقمان. بەڵە بەڕزانەوەیکی بەڕێزان چەند لایەنێکی سیاسی بەیاننامەی ناوەندی کاری نیشتیمانی بوون. حزبی شووی کوردستان هاورە حەسەن وتاری ناوەندی کاری نیشتیمانی بوو. بەڵایە دیارە چەندە دوانێکی ترێک ئێستا ڕاستە خۆ دەیگوێزینەوە بۆتان. سەرکەوتن هەر بۆ خەباتی گەلانی ئازادی خوازە دیکتاتۆرەکان هەمیشە چوونەتە زەبڵدانی مێژووەوە. جەماوەری خۆڕاگری کوردستان خۆپیشاندەرانی بە هەڵوێست خۆپیشاندەرانی باڵێز ئەمڕۆ هەموو لێرە و لە مەیدانی ناڕەزایەتی دەربڕینی جەماوەری کوردستانەوە بەرەنگاری سیاسەتی دیکتاتۆرانەی حکومەتی ئەردۆغان و حیزبەکەی دەبینەوە کە بەردەوام سەروەری نیشتیمانی عێراق و هەرێمی کوردستان پێشێل دەکات بێ ڕەچاوکردنی یاسا و ڕێساکانی مافی مرۆڤ لە لەشکرکێشی و بۆردومانی دێهاتەکانی کوردستان دەکات و بەو هۆیەوە لە چەندین ساڵی ڕابردووتە بەدەیان هاوڵاتی شەهید بوون و زیانی زۆری گەیاندووە بە خەڵک و خاکی کوردستان. دوادەستدرێژەکانی خەریکی بڕینەوە و بەتاڵانبردنی سەروەتی سروشتی کوردستانە. ئەم سەروەتەی کە سەروەتی گەلە ئەم پرۆسەی داگیرکاری و بەتاڵانبردنە لە کاتێکدایە کە تورکیا لەسەر دەستی ئەردۆغان و پارتی دادی و گەشەپێدان ڕوبەڕووی قەیرانی ئابووری و نەبوونی و سەقامگیری و پاشەکشەی زیاتری ماف و ئازادیەکان بووەتەوە. شاڵاوی گەورەی دەستگیرکردنی کوردان و چەپ و ئازادی خوازان لە ناوخۆی تورکیا دەستی پێکردووە. لە ئاستی دەرەوەشدا بەردەوامە لە داگیرکردن و بەتاڵانبردنی زەوی و تێکدانی سروشتی کوردستان. دوێنێ دارزەیتونەکانی ئەفرین و ئەمڕۆ دارستانەکانی بادینان بە کۆمەڵ لەناو دەبات. ئێمە لە حیزبی شوعی کوردستان بە توندی ئیدانەی سیاسەتی داگیرکاری دەوڵەتی تورکیا و دەستدرێژیەکانی بۆ سەرگەلی کورد و کوردستان و ژینگە و نیشتیمانەکەمان جەخت دەکەینەوە تا چەوسانەوەی گەلی کوردستان بەردەوام بێت
تێکۆشانی گەلەکەمان بۆ بەدەستهێنانی مافەکانی درێژەی دەبێت مێژوش ئەوەی دووپات کردووەتەوە جگە لە چارەسەری ئاشتیانەی دۆسی ڕەوای گەلی کوردستان بەکارهێنانی هێزی سەربازی و ڕێگاکانی نکوڵیکردن و داگیرکردن و گۆڕینی دیموگرافیاکەی ناتوانێت ڕاستی دۆسەکە بگۆڕێت. ڕوبەڕووبوونەوە و ڕێگاکانی تێکۆشانی جەماوەری و بژاردەی گەلی کوردستان بووە هەرواش دەمێنێتەوە ئێمە بە درکردن بە بەرپرسیارەتی نیشتیمانی و بە هەنوەرگرتن لە مەترسیەکانی و سیاسەتی داگیرکاری دەوڵەتی تورکیا بۆ سەر باشوور و ڕۆژئاوای کوردستان داوا لە هەموو هێز و نێوەند و لایەنە سیاسی و کوردستانیەکان دەکەین پێکەوە بەرنگاری ئەو سیاسەت دژمنکاریە ببنەوە داواکارین لە جەماوەری گەلەکەمان بە هەموو شێوازەکانی خەباتی سیاسی و جەماوەری و ئیعلامی دژی دەستدرێژی و دژمنکاری و سوپای دەوڵەتی تورکیا بۆسێنێتەوە پێویستە هەردوو حکومەتی عێراق و هەرێمی کوردستان لە ئاسی بەرپرسیارەتی یاسایی و نیشتیمانی خۆیاندا هەڵوێز وەربگن و کار بکەن بۆ کۆتایی هێنان بە داگیرکاری ئەرکی یاسایی و ئەخلاقی و دەوڵەتانی ئەوروپا و نەتەوە یەکگرتوەکانیشە کە سنوورێک بۆ داگیرکاری تورکیا دابنێن کە هەر ڕۆژەی هێرش دەکاتە سەر ناوچەیەک و وڵاتێک داگیر دەکات سەرکەوتوو بێت خەباتی ڕەوای گەلی کوردستان سڵاو لە شەهیدان و هەموو ئەوانەی لە سەنگەری سەربازی و سیاسی و جەماوەری گەلی کوردستاندان دژ بە داگیرکاری و دیکتاتۆریەتی دەوڵەتی تورکیا وەستاونێتەوە کۆمیتەی پارێزگای سلێمانی حزبی شوعی کوردستان شەشی حوزەیرانی 2021 سپاس بۆ کە ئەوڕۆ حەسان ئێستاش وتاری زەحمەت کێشان لەلایەن کاک بەختیار با فەرمێت ئێستاش ئامادەبوانی بچینە لای وتاری بەشێک لە حزب تورکیای فاشیست دوور لە هەر بەها پرینسیپێکی ئەخلاقی و ئینسانی دوور لە بنەما سەرچەکانی جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ دوور لە حسابکردن بە مافی دراوسێتی بەردەوام لە ناوخۆی تورکیا و باکووری کوردستان یاخود لە ڕۆژاوای کوردستان و چ لە باشووری کوردستان خەریکی پەلامار و کوشتوبڕ و سەرکوتکردنە هەمووان بە یەک چاو دەبینێت و تەنها کوردونمان بەسا بۆ پەلاماردانمان جیاوازی لە نێوان خەڵکی سڤیل و چەکدار ناکات جیاوازی لە نێوان حیزبی سیاسی مۆڵەت پێدراوە و مەدەنی لەگەڵ هێزێک ناکات کە چەکی هەڵگرتووە و خەبات بۆ ڕزگاری گەلەکەی دەکات هەمووان سەرێکانی و ئەفرینمان بینی هەمووان پەرلەمانتارانی هەدەپە و سەرۆک شارەوانەکان دەبینین چۆن دەگیرێن و لە کونجی زیندان راون ڕێگا لە هەر ئازادی خوازێک دەگرن ئەدیب نووسەر ڕۆژنامە نووس و پارێزەر سەرجەمکی نیجۆشەکانی گەلەکەمان لەبەردەم هەرەشەدان ئێستاش بە بیانووی ڕاوەدونانی پەکەکە و بنبرکردنی تیرۆر بەردەوام خەریکی هێرشکردنە بۆ سەر باشووری کوردستان پەلاماری هەموو شتێک دەدات دار و بەردی کوردستان خەڵکی زڤیل دەکوژن دارستان دەسووتێن و دەبرن و دەیدزن و گوند و ڕز و باغ دەسووتێنن ئاژەڵ و مەڕوومەڵەت دەکوژن و چەکی کیمیایی و فسفۆر و قەدەغەکراو بەکاردەهێنرێت بە تایبەتیش دوای ناساندنی کوشتوبڕی ئەرمەنەکان و نزیکبوونەوە لە یادی 100 ساڵەی لۆزان و ئەگەری دابەشکردنەوەی ناوچەکە دەیانەوێت دیسانەوە کورد بەدەستی بەتاڵ بێتە دەرەوە هێشتا ڕێکەوتنی هەرسێ دەوڵەتی عێراق تورکیا ئێران بەردەوامە لە ڕێگەدان بە بەزاندنی سنوورەکان بە ناوی ڕاوەدونانی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی یەکتری ئەوەی کارەسات بارترە ئەوەی کە ئەم هەموو ڕووداوانە بەبەردەم ڕایگشتی جیهانی و زل هێزەکانی جیهان و ئەوروپا و ناتۆ و بەچەکی ناتۆ ڕێکخراوەکانی چاودێری مافی مرۆڤ و ئەمنستی ئینتەرناسیۆنال و نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش حکومەت و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەرێم ئەنجام دەدرێن و کەسیش ورتە ناکات و خۆی ناکات بە خاوەنی ئێمە لە حیزبی زەحمەتکێشانی کوردستان زۆر بە توندی دانێ ئەم پەلامار و داگیرکاریە دەکەین و داواکارین کە سەرجەم هێز و لایەنە سیاسەکان کێشە و جیاوازی سیاسی و ئایدۆلۆژیەکانیان و ناوکۆچیەکانیان بخەنەلاوە کات یەک ریزی و بەگژداچوونەوەی داگیرکەران و پیلانە گڵاوەکانیانە بە هەر شێوازێک بەمان دەگونجێت لە هاتنە سەر شەقام و هەر جۆرە هاوکاری کۆمەچێک بە ئەچی دەستگاکانی ڕاگەاندن و نووسەر و ئەدیب و ڕۆشنبیرانی ئەم وڵاتەمانی دەزانین کە لە ئاستی بەرپرسیارەتی مێژووی ئەخلاقیان دابن و هەوڵ بدەن بە هەر شێوازێک بان دەکرێت هێرش و پەلاماری خەڵکانی سڤیل و سوتمانکردنی خاک و بڕینەوەی درەخت و بەکارهێنانی چەکی قەدەخەکرا و کۆمەڵکوش بە دیکۆمەت بخەینە بەردەم ڕایگشتی و ڕسوای بکەین لە کۆتاییدا سەری ڕێز و نەواشش بۆ سەر جەمشەیدانی گەلەکەمان دادەنەوێنین و سەرکەوتن بۆ خەباتی ڕەوای گەلەکەمان و گەریلاکانمان لە باشوور و باکووری وڵاتدا بەڵە بەڕەسانەوەی کە گوێتان لێ بوو
ئاگۆژوداری تەمەنی ئازادی لەلایەن مامۆستا ڕۆناک بفەرمێن. پەیامی دوو حیزبی چەپ بوون لەوانە حزبی شێعی کوردستان و حزبی زەحمەتکێشان ئێستا دەچمە لای چەند چالاکوانێک و چەند بەشداربوویەکی تر لە خۆپیشاندانەکان تا بتوانین پەیامی ئەوانەی وەربگرین. مامۆستا کاتت باش لە شاپێس و ڕاستەوخۆ لەگەڵتین مەبەستان لە بەشداریکردنم خۆپیشاندانە چی؟ لە ڕاستیا هەر زوڵمێک لە هەر شوێنێک بکرێت بە تایبەت لە پارچەکانی کوردستان هەر غەدرێک بکرێت پێویستە خەڵک وێستی هەبێ لانی کەم ئێمە هاتوین بڵێن دژی ئەو دەست درێژیانەی کە دەکرێتە سەر خاک و ئاو خاکی وڵاتە بەڕێی من زلێزەکان گوێ لە کەس ناگرن هەر کەسە لەم وڵاتە لەم ڕۆژەڵاتی ناوەڕاست شەک و پارە و سەرمایە و ئەمانەی هەبوو گوێ ناگرێت لە ناڕزایی بەڵام دوجار هەڵوێستە ئەمێنێتەوە بۆ ئەوانەی کە ئەنجامی دەدەن دەسەڵاتدارانی هەرێم لە ڕاستیا دەسەڵاتدارانی هەرێم بە جۆرە لە جۆرەکان دەیانەوێت دۆستایەتی تورکیا بپارێزن و دەیانەوێت نەگاتە دۆخێک کە بەرێککەوتن ڕوو بدا لەبەرەوە جۆرە لە جۆرەکان بێدەنگیان لێ کردووە. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بوونی پەکەکە لە ناوچەکەدا بە مەترسی دەزانێت و دەرەنجامی ئەم لە شرکێشانەی تورکیا بۆی بوونی پەکەکەەوە دەزانێت لە بسنوورە کە دوای ئەمە بەهانەیەکی مەقبول بێت. لە ڕاستیا پێم وانە هەموو هێزە سیاسەکان وەکو یەک بیر بکەنەوە بەرامبەر بەو دۆخە و ئەکرێ هێزێک بەرژەوەندی زیاترە بێ لەگەڵ دراوسەکانە ئەو هەڵوێستانەیە بێ ئەکرێ هێزێکی تر لە قۆناغێکا دش بێ بەو هەڵوێستە لەبەرەوە سیاسەتی حیزبەکان بە جۆرە داڕژراوە کە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانان نیە. سپاس بەڵێ بەڕێزان پەیامی یەکێک بوو لە چالاکوانەکان لەسەر لەشکرکێشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەربەشێک لە خاکی هەرێمی کوردستان لە ئێستادا دەمانەوێت پەیامی چەند کەسێکی تر وەربگرین. کاکسا سڵاو لێبێ ڕاستەخۆ لە شاپێسەوە لەگەڵتین هۆکاری ئەم خۆپیشاندانانە پاڵپچەکەم بۆچی دەگەڕێت؟ ئەم خەڵکە هاتوون داوای ئاشتیەکەن داواکەن کە هێزە سیاسیەکان یەکگرتوو بن و پەرلەمانی کوردستان دانیشتنێ بکە کە شەڕی کورد و کورد تەحریم بێ و کاتی خۆی پەرلەمانی کوردستان بڕیارێکی هەیە بۆ چوونە دەرەوەی سوپای تورکیا لە خاکی هەرێمی کوردستان ئەو بڕیارە نوێ بکرێتەوە گەلی کورد تەنها ژیانێوێ ئاشتی ئەوێ پێکەوە ژیانی لەگەڵ نەتەوەکانەوێ ئەوێ هاوشێوەی نەتەوەکانی تر ئەویش لە ئەم قەوارەی هەبێ خەڵکەکەی بە ئاسوودەیی بژی کۆتایی بە شەڕبێ و هەموو لایەک دەبینن ڕایگشتی بینن کە دار و درەختەکانیش لەلایەن تورکیاوە هاتوونەتە ناو باشووری کوردستانە بڕێتەوە کە ئەمە دژی پەیماننامە نێودەوڵەتیەکانە دژی قانونی نێودەوڵەتی بۆ پاراستنی BA ئەرکی حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستانە پارێزگاری لە خاک و خەڵکی کوردستان بکەن و ئەرکی تورکیایە مەسلەی کورد بە جدی وەربگیرێ و پرۆسەی ئاشتی تازە بکرێتەوە و کێشەی کورد لە ڕۆژەڵاتی ناوەڕاست بە شەڕ چارەسەر نابێ یعنی 100 ساڵە زیاتر شەڕ جگە لە خوێنی خەڵکی هەژار جگە لە کوڕی فەقیر کەس نەبوو بە قوربانی هەوەی هەیە قوربانیە کە خەڵکی فەقیرە کێشەکانی ژەرۆک و خۆیان ماونەتەوە بۆ چوونی بەڕێزت بێدەنگی لایەنە سیاسیەکان لەزایە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش بۆچی ئەگەڕێتەوە لە بەرابەر ئەم لەشکرکێشانەی تورکیا بۆ بەشێک لە خاکی هەرێمی کوردستان خۆی سنوور بەزاندن پێچەوانەی یاسای نێودەوڵەتیە قانونی دەوڵەتی هەیە کە دەبێ وڵاتان ڕێز لە سیادەی یەکتری بگرن سیادەی عێراق سیادەیەکی لاوازە و پێگەی هێزە سیاسیەکانیش پێگەیەکی لاوازە لەبەر ئەوە وای کردووە دەوڵەتانی ناوچەکە بە ئاسانی تەدەخل لە ژیانی سیاسی لایەنە سیاسیەکان دەسەڵاتدارانی تورکیا دەتوانن استفادەی زیاتر سوودی زیاتر لەم لاوازی سیادەیە ببینن بێگومان نەخێت عێراقێکی بەهێز کوردستانێکی بەهێز لە خزمەتی تورکیاشە لە خزمەتی ئێرانیشە هەرێمێکی سەقامگیر وەکو هەرێمی کوردستان خزمەت بە ئابووری تورکیا و ئێران و لایەنەکانی تریشەکە بەڵام ئەگەر شێوی هەبێ کێشە هەبێ بێگومان کێشەکە بۆ تورکیاش سەرە کێشە. بەڵام ئەگەر شێوی هەبێ کێشە هەبێ بێگومان کێشەکە بۆ تورکیاش سەرە کێشە. سپاس. سپاس. بەڵام ئەگەر شێوی هەبێ کێشە هەبێ بێگومان کێشەکە بۆ تورکیاش سەرە کێشە.
بەڵە بەڕێزان بەردەوامە بین لە وەرگرتنی لێدوان لە بەشداربووانی ئەم خۆپیشاندانە بەڵە لە ئێستادا خۆپیشاندانەکان لە بەردەم ئەم نەسوورەکەی شاری سلێمانیدا خۆپیشاندەران جێگیرن و دەیانەوێت لێرەوە پەیامەکانی خۆیان بگەێنن و لێرەوە دەمانەوێت ڕای بەشێکی تر لە هاوڵاتیان و بەشداربووانی ئەم خۆپیشاندانانە وەربگرین کە ئەمڕۆ دروشمەکان بەرزکراونەتەوە دژی ئەو داگیرکاریانەی دەوڵەتی تورکیا کە بە جۆرە لە جۆرەکان داخڵی بەشێک لە سنوورەکانی هەرێمی کوردستان بووە. ئێستاش دەچمە لای چەند بەڕێزێکی تر. ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش ڕاستەخۆ لە شاپرێسەوە لەگەڵتین. ئەمڕۆ بۆچی لێرە ئامادەی بەڕێز بە بۆنەیە و داگیرکاری دەوڵەتی تورکیای فاشیست بەسەر باشووری کوردستان و تێکدانی ژینگەی باشووری ئەمە ناڕزایی دەرمانباتنی ناڕزایەک دەربڕین لێرە بۆ بۆنەوە کە چیدی ئیتر ئەم داگیرکاری و ژینگە پیسکردن و داگیرکاری کوردستان بوەستێنن و ئەم حیزبە سیاسیانە بێنەوە بخۆیانە بچنەوە سەر. ئێستادا بەشێکی زۆر لە ژینگەی هەرێمی کوردستان لە سەر سنوورەکانی هەرێمی کوردستان زەرەر و زیانێکی زۆری بەرکەوتەوە بەهۆی ئەم نەشرکێشانەی دەوڵەتی تورکیا. پێت وایە ئەم هەوڵانەی کە ئێستا ئەدرێت وەکو خۆپیشاندان دەتوانن چ کاریگەریەک دروست بکەن؟ طبعا ڕاستە ژینگەی کوردستان زەرەری زۆر بەرکەوتەوە بە بوونێن داگیرکاری تورکیاوە. ئەم خۆپیشاندان و ناڕزانش ڕۆڵی خۆی هەیە و دەوری خۆی دەبینێت کاریگەری خۆی ئەبێت دەسەی بەجێگە خەڵک هەروە بێت دەنگ بێت و بێت دانیشت لە ئاستی خۆی کار ئاسانیترە بۆ داگیرکردنی زیاتری باشووری کوردستان و عنی کار بازداتر داگیرکەن. بۆیە پێویستە لێرە هەم خەڵکی ئازادی خوازی کوردستان و هەم لایەنە سیاسەکانی لە ئاستی ئەمە بێت دەنگ نەبن بێنە سەر شەقام وەتەواوی نەنگی ناڕزایی بەرزکەنەوە. بەڵێ بەڕێزانەمە ڕای بەشێک لە هاوڵاتیان و بەشداربووانی خۆپیشاندان و چالاکوانان بوو لەسەر خۆپیشاندانەکانی ئەمڕۆی شاری سلێمانی لە بەرامبەر داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر بەشێک لە خاکی هەرێمی کوردستان. دەمێ ڕای چەند هاوڵاتێکی تر وەرگرم. ئەم کاتتان باش ئەم کاتۆ باش لە شاپرێسەوە ڕاستەخۆ لەگەڵتم مەبەستان لە خۆپیشاندان ئامادەبوونتان ئەمڕۆ لێرە سەدەمێ و ێریش سپای تورکیە لە بۆ هەرێما کوردستان هێرا بتوندی شەرمەزار و نەعانەت دەکەن بەڕاستیژێ ئەوە ئەمژی بۆ گۆمان هێویە مە ژە gelek خەڵقی باشوورە بوو تایبەتی خەڵقی سولێمانی ئەم بە تایبەت ژێ خەڵقی سولێمانی زۆر هێویدارن و بگومانن خەڵقی سولێمانی ئەم خەڵقێکی پۆلیتیک و خەڵقێکی شارەزە زانست و خەڵقێکی ڕحی کوردەواری خورتە لێ مخابن ڕۆژێکی وادکیدا دژمنێ کووردا یەکەم هی گەورەتر تورکە سپای تورکە 5 کیلۆمەترە داگیر کردە هەموو دەوەرە قەرەقۆڵێ خۆ ئاوا کردە و ئەو قەسەگرسەی مزە بلازمە ئەم ڕۆژە بە 100,000 ئینسان ڕابوونە سەرنگا مخابن یعنی براسیژی ئەوی خەڵقی سولێمانی ئەوە بێدەنگیژی ئەم هیچ لایوە نابین کێرەوە نابین ئەم باوەڕ هێویدار پێشەڕۆژێدا خورتر بکەن و ئەو وحشەتە داگیرکەرەتر کێژی بە توندی شەرمازدار دەکەن و بانگا مەل هەموو کووردا یەکیتیە کووردا بێ دامەزراندن دبێ ئەم دبێ وەسیەتە قازی محەممەد یە وەسیەتە قازی محەممەد شکۆرا بکەن میناک قازی محەممەد شت بێ دژمنەوە بە سەدجارە بە قورئانێژی سۆم خۆر باوەڕ نەکەن ئەوە بوێ مەبەستێ بانگەوازیە مەل خەڵقی برادۆستە خەڵقی هەرێمێ بادینان هەولێر ji bo xwedê bi bira îtibar bi dijmin nekin dijmin her dijmin e xewdane heta kêderê dijmin bawerî bi Türk nayê ev çê kêf û meraq û eşqa di Tirkiye ew qasa bêdengî bê yarmatiyê Tirka dikî mebestê Tirka qazancê Kurda tene ye bes qazancê Kurda li kêderê bi ew e yani ne bû PKK tê ne bû hemû kesekî hîzbekî tê spas بەڵە بەڕێزان بەردەوام ببین لە ڕووماڵکردنی خۆپیشاندانەکە لە ئێستادا بەشێکی زۆر لە خەڵک و لە
چالاکوانان لێرە بوونیان هەیە بەشدارە نەم خۆپیشاندانە بۆ ڕەتکردنەوەی ئەو داگیرکاریانی دەوڵەتی تورکیا بۆ سەر بەشێک لە خاکی هەرێمی کوردستان. ئەستاش ڕاستەوخۆ دەمەوێت بچمە لای خات و کنێر عەبدوڵڵا کە لێرە ئامادەیە. کنێر خان سڵاوت دەبێت ڕاستەوخۆ لە شاپرێسەوە لەگەڵتین. ئەمڕۆ بەڕێزت بۆچی لێرەی؟ ئەمڕۆ خەڵکی شاری سلێمانی و تەواوی باشووری کوردستان ئیرادە و هەڵوێستی خۆیان نیشان ئەدەن بەرامبەر ئەو هەڵوێستە داگیرکاریەی کە بە بەرنامە و بە پلان حکوومەتی ئۆردوغان بۆ سەر خاک و باشووری هەرێمی کوردستان ئەنجامی ئەیات کە ئەمە هەوڵێکی مەترسیدارە ئەگەر هاتوو بێدەنگبوونی خەڵک لە پای ئەو پێشێلکاریانەی کە بوونی هەیە چونکە ڕادەکە گەشتۆتە ئاستێک کە خاکی کوردستان بەهی خۆی بزانێ بە ماڵی خۆی بزانێ بۆیە بڕینەوەی دارستان پێشەلکاری دەرحەق بە خاکەکەی بە خەڵکی باشووری کوردستان ئەمە زەنگێکی مەترسیدارە کە پێویستە هەرێمی کوردستان هەڵوێستێکی زۆر جدیانەتر بەرپرسیانەتر بگرێتە هەڵوێستی خۆی لە پای ئەو هەموو پێشێلکارانی کە لە داویەک وایە سلێمانی بەتەنها دەتوانێت ئەم پەیامە بگەێنێ. بێگومان ئەمڕۆ کە لە سلێمانی بۆ پێشتر لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان بوونی هەبووە و درێژەی ئەبێ هەتاکو ئەو کاتەی کە با بڵێن حکوومەتی ئۆردوغان و ئەیدانەکردنی هەڵوێستەکانی لەلایەن خەڵکی باشووری کوردستانە ئەبێتە هەڵوێستێکی جدی بۆ ئەوەی چیتر ئەو داگیرکاریانە بەردەوامیەتی نەبێ. ئەمەش تەنها بە ئێرادەی نیشاندانی ئێرادەی خەڵکی کوردستان ئەبێەوە بە هەڵوێستی جدی و یەکگرتوانەی چ حیزبە کوردستانیەکان بە کۆی گەشتیەوە بە هەڵوێستی جدیتری حکوومەتی هەرێم کە ئەو زەنگە مەترسیدارە نەک مەترسیدارە بۆ سەر باشووری کوردستان بەڵکو مەترسیدارە بۆ تەواوی ئەزمموی حکومڕانی و ئەزمموی گەلی کورد و کوردستان لە تەواوی کوردستانە. هۆکاری بێدەنگی دەسەڵاتدارانی هەرێم و دەسەڵاتدارانی حکوومەتی عێراقی بۆچی ئەگەڕیتەوە لە بەرامبەر مەڵوێستانەی تورکیا بەرامبەر بە هەرێمی کوردستان؟ وەڵا ئەو پرسیارە گرنگە لە خۆیان بکرێت چونکە بێدەنگبوون و بێهەڵوێستی لە ئاستی ئەو پێشێلکاری کە بەڕاشکاوانە و بە ئاشکرا هاتۆتە سەر خاکەکەت هاتۆتە سەر ماڵەکانی کورد و گوندەکان و پێشێلکاری دارەکان و ژینگە و هەمووی پێشێلکاریە دژیمان بێدەنگیە تا چەند ئەم بێدەنگیە تا چەند دەرفەتەدا بە دەوڵەتێکی وەکو تورکیا بەوەی زیاتر دەست درێژەکان و ڕۆژ بە ڕۆژ وڵاتر ئەبێ لە کاتێکا بێدەنگە بیت چونکە بێدەنگبوون ماشە بە جیوێک لە دیوەکانە نیشانەی ڕاستی بوونە و نیشانەی ڕەزامەندیە بەوە کە ئەمە مەترسێکی زۆرەوە زۆر مەترسیدارە یەکەم زەرەرمەند کە ئیکا حکوومەتی هەرێمی کوردستانە سەرچاو. بەڵێ بەڕێزان لە ئێستادا خۆپیشاندانەکان بەردەوامی هەیە ئەوە خۆپیشاندەران لە ئێستادا وتافی جۆر بە جۆر دەکێشن دژ بە هەڵوێستەکانی دەوڵەتی تورکیا لە بەرامبەر دەست درێژەکانی بۆ سەر بەشێک لە خاکی هەرێمی کوردستان و بەڵێ بەڕێزان ئێستا دیمەنەکان لەلایەن هاوکارم شادومان دەگوازرێتەوە ڕاستەخۆ دیمەنەکان لەلایەن هاوکارم شادومان دەگوازرێتەوە. لەشکرەکەی ئەردۆغان لە کۆتایی مەرگدان کاتێ لە قورعەت چەقێت پێگەلێن بەردەقێن ئەردۆغان مرۆڤ نییە بەڵێ بەڕێزان دەمانەوێت ئەردۆغان مەغۆلیە. بەڵێ بەڕێزان ئەستا ڕاستەوخۆ دەچمە لای بەڕێز خاتوو بڵێسا کە ڕاستەخۆ لەگەڵمانە بڵێسەخانم کاتەوە باش ڕاستەخۆ لە شاپرێسەوە لەگەڵتین بەڕێستاوە ئەندامی پەرلەمانی عێراق ئەمڕۆ بۆ لێرە. من وەکو کوردێک لێرەم بێژگەلەوەی وەکو پەرلەمەنتارێک من وەکو کوردێک بە هەرکی سەرشانی خۆم ێزانم ئەمڕۆ لێرە بەشدار بم وڵاتەکەم دووچاری داگیرکاریە بێتەوە سروشتی جوانی کوردستان دووچاری شەهید بوون و لە ناوچوون ئەبێتەوە بۆیە ئەرکی سەرشانی هەمومانە تێکڕای تاکی کوردکەوە دش بەم داگیرکاریەوە بەم شەهیدکردنەی سروشت بۆستینەوە. بێدەنگی دەسەڵاتدارانی هەرێم واوکات دەسەڵاتدارانی عێراقی بۆچی ئەگەڕێتەوە لە بەرامبەر ئەم دەست درێژانی دەوڵەتی تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان؟
وەکو عێراق و پەرلەمانی عێراق بێگومان ئیدانەکردن تەنها شتێکە کە چاوەڕوان نەکرێ بێجگەلەوە لە چوارچێوەی ئیدانەکردن دەرناچێ عێراق بە ئەنواعی قێران و بە کێشەی زۆردا تێپەڕێ پێچگەلەوەی کە بەرەوە هەڵبژاردن ئەڕوا بۆیە هیچ کات لە ئیدانەکردن زیاتر چاوەڕوانی هیچی لێ ناکرێ و ئەوان تێکرا بەعام پێیان خۆشە کە هەرێمی کوردستان بەرەو لاوازی زیاتر و زیاتر بچێ نامە زام و برینی قوربانیانی ئێمە چارەسەرەکات بە هیچ شێوەیەک بۆیە ئەبێ گەلەکەمان خۆی هەڵوێستی هەبێ و فشار بخاتە سەر تێکڕای حیزبەکانی فەرمانڕەوا لە هەرێمی کوردستانە بۆ گۆڕینی شێوازی بیرکردنەوەیان سیاسەتیان استراتیجیەتیان بۆ ئەوەی بتوانین بەرەنگاری ئەم لەشکرکێشیانە ببینەوە. ئێستا سەڵاتدارانی هەرێم بەشێک لە سەڵاتدارانی هەرێم بوونی پەکەکە لە ناوچەکە بە مەترسی گەورە دەزانەوە بە هۆکارێ زانن بۆ ڕوودانی ئەم جۆرە لەشکرکێشە لەلایەن دەوڵەتی تورکیاوە بۆ جوونی بەڕێز بێگومان تورکیا ئەمە وەکو بەهانەیەک بەکارهێنێ وەکو کارتێکی فشار بەکارهێنێ ئێمە بێ بە هیچ شێوەیەک کارتی فشار و بەهانە نەینە دەستەوە هیچ کامێک لە حیزبەکان تێکرا ئەبێدان بە خۆمانە بگرین بۆی ئەوە نەبینە ڕێخۆشکەر بۆ ئەو پەلاماردانە بەڵام وەکوتر ئەمە سیاسەتی تورکیایە و سیاسەتێکی داڕێژراوە و کار بۆ لە ناوبردننی هەرێمی کوردستانەکەن. بەڵە بەڕێزان ئەمە وتەکانی بڵێسە جەبار فەرمان پەرلەمانتاریەکێتی لە پەرلەمانی عێراق بوو بەردەوام دەبین لە گواستنەوەی دیمەنەکان دار ئێستاش بەشێک زۆر لە خۆپیشاندەران و ڕێخەرانی ئەم خۆپیشاندارە بەردەوامن لە ئیدارەدان بە خۆپیشاندانەکان و بە جۆرێک لە جۆرەکان وتاف دەکێشرێت دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا بەرامبەر بە خاکی هەرێمی کوردستان. حاشا حظ كري بس خوشي بو امادموني امولك امادموني ارمون امانه كليرن ميجوا شانازيه اركبر برسيارتي قوري لبري همو او خلكانه كتماليان كردو كتسراكيان كردو لغرزم او خلكانه بەڵە بەڕێزان لێرە لەم سەکۆ داوا دەکرێت کە خەڵک بێتە ڕێزی خۆپیشاندەرانەوە ئەما بەرپرسیارەتێکی گەورەی نیشتیمانی لەسەر شانی هەر تاکێک کە پێویستە پەیامی خۆیان بگەێنن دژی لەشکرکێشەکانی دەسەڵاتدارانی تورکیا دژ بە خاکی هەرێمی کوردستان لە کاتێکا دەسەڵاتدارانی تورکیا لە ماوەی ڕابردوودا زۆرترین زەرەر و زیانیان بە بەشێک لە خاکی هەرێمی کوردستان گەیاندووە لە بڕینەوەی دارەکان کە ئەمە هۆکارە بۆ شێواندنی ژینگەی هەرێمی کوردستان و خاپورکردنی بەشێک لە دێهاتەکان کە تا ئێستا نزیکەی 22 دێ لە سەر سنوورەکانی هەرێمی کوردستان بە هاوڵاتیان و ئەوانی کە لەوێ نیشتەجێن ئاوارە بوون کە ئەمانە لە دەرەنجامی لەشکرکێشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر بەشێک لە خاکی هەرێمی کوردستان لێسادا خەڵک داوا دەکەوە خۆپیشاندەران داوا دەکەن کە بێدەنگ نەبن لە بەرامبەر خۆپیشاندانەکانی لە بەرامبەر لەشکرکێشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر خاکی هەرێمی کوردستان بە داوا دەکرێت کە لایەنە سیاسیەکان هەڵوێستی جدیتر وەربگرن. بەڵێ بەڕێزان لێسادا خۆپیشاندانەکە بەرەو کۆتایی دەڕوات دوجار لە بوونی هەر ورداوە پێشاتێکی تر دەگەڕێنەوە لاتان سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا بینەرمان بوون.